بینەرانی عزیزی کەناڵی دیمەن سڵاوتان لێبێت. لە زەنجیرەی هەشتەمی پرۆگرامی سیکەس لەگەڵتانین. پرسیاری ئەمڕۆمان پەیوەندی بە سۆز و خۆشەویستی ڕابردووەوە هەیە. دەپرسین بیری چێ دەکەی؟ کاکجیات دڵپاک. یەک لەوانە سەرەتا پێشە شتێک لەوانە باوکمە. بیری ئەولادمک. حالیان بیری لیراکەم. بیری مامۆستا سیدیقی گچکە دەکەم. داکەم. ئەویش نەماون باوکم هاوسەرەکەم. هەموو ئازیز و دۆستانە پیان شاد بم کە خۆشم ویستە. ببوو لە ناف. دەپرسین بیری چێ دەکەی؟ ئێستاش کە برادەرێک گەڵێ ئەچم بۆ ماڵی باوکم بیری ماڵی باوکمەکەم، یا ئەڵێ ئەچم بۆ ماڵی ئەو برایم، یعنی بیری یەکێک و دوانوسیان نییە. ئێمە 6 برا و 6 خوشک بووین، ێستا خۆم و خوشکێکم ماوی. ئەنی بەڕاستی بیری براکان مەکەم، بیری خوشکەکان مەکەم، بیری باوک مەکەم، بیری دایک مەکەم، چونکە لە زەمنێکە پێویستم بەوانە بوو کە ئیتر لە پڕ هیچ نەما. ئەنی بەڕاستی جەژنان کارەساتە لای من، ناحیە کۆمەڵایەتیەکەی خۆمان جەژنان هەموو کەسێک دەتێشتە ماڵی برای، دەچێتە ماڵی باوکی، دەچێتە ماڵی خوشتی، ئەمانە هەمووی بوون بە کارەسات بۆ من، لەبەرەوە بیری هەموویانەکەم. گەر بیبینیت چی پێ دەڵێی؟ 88 هەتا ئێستا تقریبان 32 ساڵە. ئەگەر بیان بینم ئەڵێم 32 ساڵ چاوەڕوانی ئێوەم کردووە. 32 ساڵە چاوەڕوانی ئێوە ئەەکەم. بیری چیەکە؟ من 3 مناڵمەیە هەمیشە بیریانەکەم ئەگەر لە بەردەستیش مابن. وە دایک، من دایکێکمەیە کە بەهاتیوی گەورەی کردوین، زۆر قوربانی یاوە بۆمان، زۆر. ئەگەر تا دنیا هەیە من بژیم ناتوانم قەرزی ڕۆژێکی ئەو بمەوە، قەرزی دڵسۆزی خۆشەویستی ئەو بمەوە. 2 برام شەهیدە بیریانەکەم، بیری ئەو کەس و می بڵێن کەرێکی کوردی تۆپیوە خەفەتی پێخۆم، بڕوان پێ بکەن، نەخوازە ئینسانێکی کورد. و کەسێکم زۆر دوور لە حیزبایەتی بیرەکەمەوە، دوور لە سیاست بیرەکەمەوە، کەسێکی نەتەوەیانە بیرەکەمەوە. پێم وابێ نەتەوەکەی من لە 4 پارچە لە کەشتیەکەین، لەکوێ ئازار گا بە مناڵێکی کورد لە هەر پارچەیە پێم وابێ کوردێک وجدانی هەبێ بێ لە هەر شوێنێک ئازاری بۆ بچێژە. بیری چێ دەکەیت؟ حالیان بیری لیراکەم. لیرە چییە؟ جەزامە. کاتێک کە دەیبینی چی پێ دەڵێی؟ جا ئاخر چی پێ بڵێم؟ ئەو ئێستا حالیان کە ئەم مقابلەیەکەم ئەو 2 مانگ و نیوە، مەگە هەڵێم بە قوربانی و ناوی دڵەوە بووم. وردە ئەمە نێ لە باوەشە 6 کیلۆ و 200 گرامە. وامزانی باسی هاوڕێیەکەت دەکەی. لە خودای گەورە داواکارین تەمەنی لیرە گیان درێژ بکات. خوا لێ خۆش بوو هونەرمەندجیات دڵپاک. هەندێک کەس هەیە لە ژیانە بیریانەکی کە نەتبینیون. یەک لەوانە هاوڕێیەکمە، یەک لەوانە سەرەتا پێشە شتێک لەوانە باوکمە کە زۆر بیریەکە ماوەی 2 ساڵە بێ، 2 ساڵ کەمتریش کۆچی دوایی کردووە، زۆری بیرەکەم. و یەکێک تریش لەوانە کە هاوڕێیەکمە زۆر تێکەڵی بووم، هیوای سەرکەوتنی بۆ خوازم کە زۆر دەمێکە کاتی تەلەبایەتی بوو کە بەیەکەوە بووین، زۆری بیرەکەم. بەردەوام بیری ئەولادمک، ئەگەر لام بن لام نەبن. بیری مامۆستا سیدیقی گچکە دەکەم کە لە قوتابخانەی سەرەتایی ئەو تەنیا کەس بوو کە هەم سەتری سەرم، هەم باب، هەموو شتێکم بوو. هەر ئەویش بوو کە ئامانجێکی لە ناو دڵی من چاند پاشەوەی کە لە دەرسی وەرزش توانای منی بینی، بانجی کردم گوتی تۆ دەبیتە یەکێک لە ئەستێرەکانی ئاسمانی ئەو شارە. ئەلحەمدولیلا هێشتا نەمردبوو کە چوومە هەڵبژاردەی لاوانی عێراق، چوومە هەڵبژاردەی نیشتیمانی، یعنی زیاتر لەوەی کە ئەو گوتی کردم. ئەوە زۆر گرنگ بوو، ینی خاڵی گۆڕانکاری بوو لە ژیانی من کە پێمی گوت دەتوانی.
ینی مامۆستا سیدیقیت کە زۆر بیری دەکەم خالی خۆش بوو. داکم دوو کەس لە ژیانما زۆر بیریانەکەم ئەویش نەماون باوکم هاوسەرەکەم ئەوانەی کە لە ژیانە ماون لەخوا بزیابێ مناڵەکان من لای خۆ من و بیریشیان بکەم هەردووکیان نزیک کرد لێمەوە. ئێستا بڵم بیری هەر هاوڕێکمەکەم دڵنیام ئەو هاوڕێی کەشم لێم زیویرە بێ بەڵام من تەمەنام ئەوەیە لە وڵاتەکەمە لە کوردستانەکەمە هەموو ئازیز و دۆستانە پیان شاد بم کە خۆشم ویستۆ ناتوان بڵم تەنە کەسێکیان چونکە بەڕاستی من هاوڕێم زۆر و هاوڕێی خۆشەویستیشم زۆرە تەماناکەم ئەوانی کە خۆشمێن لە دەروی وڵاتم پیان شادمەوە ئەوانیشی کە لێرەن زۆر بە ئاسوودەی و بە خۆشی لەگەڵا نەبژین. گەر جارێکی تر بیبینیەوە چی پێ دەڵێیت؟ ئەگەر بیبینمەوە پێڵم خۆشمەوی لەوانەیە نەتوانم هیچی پێ بڵم بەس سەیریکەم. ئەڵێم خۆزگەواز و بەجێتان نەئەهێشتم هەردووکتان بەیەکەوە نەئەڕۆشتن یەکێکیان عەلە لەقەل هیچی وشەک نییە پێی بڵێم مقابلۆی بکە لەگەری بکەم بەڵام هەروەندم ئاخر شتۆیان دەرە دەتانم هەتاکو ئەوەندەی لەگەرم بیتن هەرچەندە نایبینمەوە کۆچلەیە کردیا بەڵام ئەگەر ڕوو بدە هەرچەند مەحاڵە بەس ئەوەندەی دەتانم هەتا دنیامە پێەکانی ماس بکەم هەتا ئەوەی ئەگەر بە خەونیش بیبینمەوە. بیبینمەوە دەڵێم سوپاس لەوەی کە ئامانجەکرد لە ناو دڵی من چاند چونکە پێم وایە کە ئینسان بەبێ هەبوونی ئامانج مردووە کە لە بەرجی زیندوان ئەو بوو کە پێگوتم ینی ئامانجێک دیاریکە و هەڵی لەبۆ بدە بەڵام ئەمن کێشەکەم ئەوە بوو کە ئەمن ئەو کاتی ئامانجەکەم دیاریکردنی هەڵبژاردەی عراق بوو پێشی گەیشتم دەبوایە ئامانجەکەم زۆر گەورەتر کرد بە چونکە پێم وایە ئینسان هەمیشە بەرەومان کەڵکشێ ئەگە پێشی نەگادە تا هەشان ئێستێرەکە ینی ئەگەر هاتووە من ئامانجەکەم گەورەتر بە مەسەلەن یانەکانی ئەوروپا بە یان هەشتە چ دیکە بە دەمتوانی ینی زیاتر بەرەو پێش بچم. بیری باوکم بیری دایک وڵی بیری فیلمێکەکەم بیری داکم دەکەم بیری کەسێک دەکەم خۆشم دەوێ بابم ڕابردوو بیری دایکم بیری دایکم بیری باوکم دایکم بیری کەسێکیش دەکەم وەڵاهیە من بیری چێ دەکەیت؟ بەڕاستی ئەوەی کە لە ژیان نەما بێ بیری دایک و باوکم دەکەم زیاتر لەوەی کە چۆن نەمتوانی وەکو پێویست خزمەتیان بکەم ئەگەر ڕۆژانێک بگەڕێتەوە بۆ ژیانیان یاخود بڵێن زیندوو بنەوە بتوانم هەموو جهودی خۆم و هەموو هەوڵی خۆم سەرف بکەم بۆی کەوا بتوانم زیاتر خزمەتیان بکەم. بیری کەسێک دەکەم خۆشم دەوێ ناو نەبی باشە بە دوای وەکو خۆشەویستی بیری ئەو خۆشەویست و ئازیزانە مەکەن کە لێم دوورن بیری ئەو خۆشەویستانەکەم ئەوانەی کە لێم دوورن. بابم ڕابردوو بیری ئەو ژیانە سادەی جارانەکەم بیری شخصی خۆم ناکەم بکو عەبدولی حەمەد جوان بیری ئینسان بیری ئەو ساد و ساکاری ئینسانەکەم کە وەختی خۆی لەم وڵاتە هەبووە لەگەڵ هەموو چەسانەوەکە لەگەڵ هەموو ئەوەی کەوا چی بەرامبەر ئەم میلەتە ئاکرا کە چی تۆ هەستەکەی هەچیەک دەکرد هەستەکەی بەختیاری ئاسوودەی بۆ ئاسوودەی لەبەر خزمەتی میلەتەکە دەکەی من ڕاستە بە هوندەر خزمەتی میلەتەکەم کردووە ڕاستە ئەگەر شتێکی بردوێ منت بەسەر کەسان ناکەم بۆ خۆم کردووە پێش هەموو شتێک دوو ئێتر ئێمە بەڕاستی بیری و کاتێ وەخت خۆی ئەمە پێش ڕاپەڕین کارمانە کرد بەڕێدەمی وەکو هونەرمەندانی کوردستان لەو ڕێکخراوە کارمەکرد ڕێکخراوێکی قەدەغەوە مەمنوع بوو سیاسەتی چم کردووە بەڵام دوور لە ئیستا ئەم سیاسەتەی ئیستانە سیاسەتی کوردایەتی ئێمە کوردمان بەلاوە گرنگ بوو نەک لایەنی سیاسێکی معین. بیری دایکم بیری دایکم بیری باوکم دایکم وەڵا بیری زۆر لەو دۆستانە دەکەم کە زەمانێکی دوورە درێژە نەمبینێ بیری کەسێکیش دەکەم وەڵاهیە من کەسێک بوو زۆر لام گرنگ و تایبەت بوو مەرز نێ و کەسە ئافرەت بیان من پەیوەندی خۆشەویستیم لەگەڵی هەبێ بەڵام کەسێکی زۆر تایبەتمەند بوو سەوەر دەکەم 30 ساڵێکە نەمبینێ بیری باوکم بیری دایک وڵی بیری فیلمێکەکەم بۆم ناکەن ینی من و مریەم و جەن زۆر حەزەکەم بیکەم بیری داکم دەکەم لەبەر ئەوەی
تەمەنام دەکرد من لە دیلی بێمەوە کە داکم مەوجود بێ کە داکم لە ژیان بێ چاوی بە من ڕۆن بێ بەس داچم 3 ساڵ پێش من ئەمری خوای کرد بوو هەموو جارێکە دانشم بیری ئەو دەکەم و دەرێم خۆزگەم داکم لە ژیان باە کە منی بدیت باە بیری ئەو خۆشەویستاکەم کە پێش ئیشارەتم پێکرد کاکە یاسین خوا لێ خۆش بێ برای خۆشەویستم هاوڕێ و برای بەڕێزم خۆشەویستم کاگاماژ عەبدولحەکیم لە سویدا ئەو منی دەستی منی گر فێری مەسرەحی کردم بەڕاستی کەسێکی زۆر بەڕێزە لەلام یعنی هەرچەندێک 2 ساڵە بێ ناتۆ بۆ سلێمانی نەمبینیوە بەڵام حەزەکەم زۆربەی کات لەلام بێ زۆر بیری ئەوەکەم تەمەناکەم بگەڕێتەوە بیبینەوە والله بیر پیا و باشەکەم پیا و ئینسانەکەم پیاوێوە ڕەحم بێ بۆمان باش بێ ئەتەر هەموو کەسێ بێ مەسەل ئەحمەد داودە بێ سڵاح داودە بێ تایر تۆفیق بێ شەماڵ ساحیب لەگەڵمانە بوو ئەتەر ئەم مەجلیسێلمانە ئەدیۆچمانە ئیزاعە گۆرانی مەجڕێتمانە سلێمانی دانیشتمان سابیر لە ماڵ ئێما بوو سابر کوردستانی هاتە تا ئێوارە لای من بوون ماڵمان لە ئەحمەد ئاغا بووە تا ئێوارە دانیشت ئێوارە ڕۆیەوە دایکم بیری ئەو کەسانە دەکەم کە لە منداڵەکانم خۆشم دەوێت آخر ئەوەش مەسەرەن ڕاستە دەبینی کابرا ئەشنۆ منداڵی هەیە ڕاستە هەموو منداڵی وینە ڕاستە هەموو لەسەر ئەوی وینە ڕاستە بۆنێ بەڵام منداڵی هەیە خۆزگە دەخوازی نەیبایە منداڵیشی هەیە خۆزگەیەوەی دەخوازی دە منداڵی لەو منداڵی هەبوایە واللهی بیری هەموو ئەو کەسانە دەکەم کە کاتوساتێک لە گەرم بوونە یعنی وەکو خۆشەویستێک وەکو کەسایەتێکی زۆر زۆر نزیک لە گەرم ئێستاش زۆر زۆر بیرم لایتیان بیری خوشکەکان بەکەم سی خوشکم لە دەرەوەیە بەهۆی ئەم وەزعەوە تقریبان پێشەوەش ساڵێکە بوو نهاتبوونەوە ئەم ساڵیش نەهاتوونەتەوە بیریانەکەم زۆر بیری باوکم باوش پیاکم هەموو ژیان میێمێ 1-2 شارم لەسەری نووسێ بۆی دەخوێنەوە حەزەکەم پێ بڵێم خۆشنووی زۆر شت هەیە گەر جارێکی تر بیبینیتەوە چی پێی دەڵێ باوش پیاکم ئەڵێم بۆشایەکی زۆر گەورە لە سۆزی منە پڕکردەوە بەم بینینەی ئێستاە زۆر دڵم پێ خۆشە ببیننە تامە زۆری بینینە بووم بەڕاستی ئێستا هەست بە ئاسوودەیەکە پێی دەڵێم عەفوو بکە گەر هەر هەڵەکەم کردبی بەرامبەرت هەموو ژیان میێمێ 1-2 شارم لەسەری نووسێ بۆی دەخوێنەوە قەت پێم نەوتۆ خۆشنووی بە کردار کردومە بەڵام بە وتار نەموتووە حەزەکەم پێ بڵێم خۆشنووی وەڵا دەستیان ماز دەکەم ینی هەردوو دەستان دەگرم تێر ماز دەکەم دەرێم ئێوارێ وەرن با لە ناو حەدیقەی دانیشتینانە چوەیەکەوە یەکەم شت وەڵا ئەڵێم حەزەکەم بەیەکەوە تەجمیلێکی لوتمان بکەین چکە لوت یەردووکمان زۆر گەورەیە ئەنجا ینی هەستەکەم سەریشمان بەرەو ئەسڵابوونە ڕوا لەگەڵ لوتەکەشە تەجمیلێک قژمان بڕێنینەوە زۆرم پێخۆشە وڵات تێر باوشی لێ دەدەم و بۆنێکەم و ئەم لاولای ماز دەکەم والله جارێتر ئەگەر خوای گەورە زنیەوە بکاسە جاڵێم خوایە ئەلحەمد و سەنا و بەشت کەمەتە زنیەوە کردە ئەحمەد داودەی ڕەحمەتی هونەرمەندێک بەرد بوو سڵاح داودە بوو ئەتر ئەمانە بوون تایر تۆفیق بوو دەستی باچەکە وەڵای چیان پێ دەرێم ئەوەی کە پێشتر پێم گوتینە و کە لە ڕێبازی ئینسانیەت لانەدەن و یەکتریان خۆش بێ و ئەوەی کە ئینسان پێی خۆشە بیکەن و ئەوەی ئینسان پێی ناخۆشە مەیکەن و ئەوەی کە حەڵالە بیکەن و ئەوەی حەرامە مەیکەن و ئەو تێگەشتی بەڵام فی کولی الأحوال هەموو کاتش ئەمە هەر منداڵی خۆم کردیە گوتیتم قەس هەرچ دەکەن بیکەن بەڵام دوو شت مەکەن یەک خوای لەبیر مەکەن دوو وڵاتی خۆتان لەبیر نەکەن
زۆر شت هەیە ناوترە. Thank you.